زیاتر لە سێ دەیە ژێرپردەکەی شاری سلێمانی جممەی دێت لە کڕیار و فرۆشیاری ئاژەڵی ماڵی و کێوی و بیانی. بەڵام هەر جارە و تیم و ڕێکخراوێک بە هاوکاری هێزە ئەمنیەکان و قایمقامیەت بڵاوەیان پێدەکەن و دەست بەسەر ئاژەڵەکانیان نادەگرن. ئەمەش فرۆشیارانی تەواو نیگەران کردووە. هاوردەکردنی ئاژەڵ و بەتایبەت ئاژەڵی زیینە لە وڵاتانی دەرەوە بۆ هەرێم زیادی کردووە. بەڵام قایمقامێتی سلێمانی دەیەوێت لە بازاڕی ژێرپردەکەی سلێمانیەوە دۆخەکە کۆنتڕۆڵ بکات. ئەمە وتەی وتەبێژی ئاژەڵ فرۆشانی ژێرپردەکەیە. یعنی زۆر شتیان کردووە سەبەکۆی ئەم باخە پێشتر ئێمەمانتوانی شتێک لێیا بەرێن شتێک دانین تێگەی ئەمەیان دروست کردو یعنیمە تەجاوزە باوەڕەکەی مریشکم بەراوە 100 غرامەیان بۆ کردوون بۆ 4 مریش تێگەی یەکەوەی یەکێت شتەکە دەبات یعنی مینا چیە بیبێ یا پشی لە تۆ خەڵک ڕایەگرێ بۆ ئەبێ بیبێ یاکە ئایبێ قەرەبووی ئەو خەڵکە بکەرەوە تێگەی تۆ شتەکەی لێسەنی شتێکی تری بەرێ یعنی باش هەموو شێوێت تۆ دەسەقیتە ئەخی کابرا قورگی یەگریت ئەی خنکێنی لە باتیەوەی بژێوی ژیانی بیتێ تۆ شتێک مەمنوعکە کە زەرەری هەبێت. ئەم هەینیە سەگ و پشیلەیەک لەلایەن ڕێکخراوێکی ئاژەڵ دۆستیەوە دەستی بەسەردا گیرا و دەڵێن چیتر نابێت سەگ و پشیلە و ئاژەڵە ماڵیەکان لە ژێرپردەکەی شاری سلێمانی بفرۆشرێت. ئەگەر کەسێک ئەوێت مەسەن ئاژەڵی زیینە سەگ و پشیلە بەتایبەتی بەدەست بێنێ پێت شۆپەکانمان هەیە بە شێوەیەکی فەرمی لەژێر چاودێری ڤێتەنەری سلێمانی بەڕێوەچێ ئەتوان لەو شوێنانە بەدەستی بێنن نەوەکو لێرە بە ناتەندروستی کڕین و فرۆشتیان پێوەکرێ و هەم شوێنیشان ناتەندروستە ماڵمەڵەکردن لەگەڵانە ناتەندروستە یعنی لە هەڵمەتەکەی جاری پێشوا بینیمان بە بەرچای ئێمە یعنی خۆی شەقی لە پشیلەکە هەڵا ئەمە هەم بە ناتەندروستی مامەڵی لەگەڵاکە هەمیش نازانێ ئەو کەسانە کێن کە ئەم سەگ و پشیلە هێنن ئایا خاوەنێکی یان براوە ئەوە زۆر تووشی گرفتی کردن ئەو خەڵکانی کە ڕۆژانە پەیوەندیمان پێوەکڵێ ئاژەڵەکەم براوە و خاوەنداریەتەکەی منم لێرە هاتەوە ڕێپاری زۆر کڕیوێتەوە. بەڵام تیمەکان ڕێگری لە فرۆشتنی باڵندەکانی وەک مریشک و قاز و قەل و مراوی و چەند جۆرێکی دیکەی هاوشێوە ناکەن بەمەرجێک قاچ و باڵیان نەبەسرابێت و لەسەر زەوی دانرابێت بەڵکو لەناو چوارچێوەیەکی ئاسنین و دوور لە هەر مەترسیەک بۆ کڕیارانیان نمایش بکرێن. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی